بەڵام بەڕێزان بۆ گفتوگۆی زیاتر لەبارەی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراینیا و لەگەڵەوەدا رووسیا بە فڕۆکەی بێفڕۆکەوان 14 ناوچەی ئۆکرانیای کردوتە ئامانج و تاوکو ئێستاش هەڕەشەکانی رووسیا بەردەوامن و هێرشەکانی رووسیا بەردەوام بەسەر ئۆکراینیا. من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز سەردار وەلەدبەیگی چاودێری سیاسی و ئەندامی ڕێبەری هاوپەیمانی سربەخۆی خوازانی کوردستان لە چامپێنس لەگەڵماندا. سوپاس بۆ ئامادەبوونی ئێوە لە پانۆرەمای هەواڵەکانی ناوتیدا. دەمەوێت بزانم خوێندنەوەی ئێوە چییە لەبارەی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراینیا؟ سڵاوتان لێبێم کاتانە باش. سڵاو لە جناب و لە بینێرانی خۆشەویست. نەدام دەنگ لای من زۆر کەزە دەنگ جناب نایدەگیتە من پرسیارەکە بە تەواوەتی تێ نەگەشتم. دەمەوێت بزانم سەرنجی ئێوە چێ، خوێندنەوەی ئێوە چێ بۆ هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراینیا؟ بەڵێ سەبارەت بە ئۆکراین و رووسیا گەر لەبەر چاو بگرین لە مێژوودا رووسیا زۆر ئۆکراینە نقطەیەکی استراتیژی و وڵاتێکی استراتیژی بۆ خۆی دەزانێت و ئەوەی کە ئێستا ئەم شەڕە ڕوو ئەدات بەڕاستی رووسیا ئەوێت پژوێنێکی ئەمنی بۆ خۆی دابین کات بەرامبەر بە ناتۆ. بەڵام ئەگەرەکان زۆرن ئەگەری سیاسی کە لێکدانەوەی لێ بکرێت کە بماوێت تەجزیە و تەحلیلی بکەین. ڕووسەکان لەوەی کە ناتۆ ئەوێت هاوسنووری بێت، ئەوێت پژوێنێکی ئەمنی بەرامبەر بە ناتۆ دروست بکات. تا ئێسایچەوە کە ئەم هێرشە دەستی پێ کردووە دیار نییە ئایا ئەم هێرشە سنووردار یا سنووردار نییە. بەڵام لە چاوەڕوانکرا کە چاوەڕوان دەکرێت کە هێرشەکە بەڕاستی سنووردار نەبێت و ئوروپا و ئامریکایەکانیش بەرامبەر بە هێرشی ڕووسەکان بێدەنگیان هەڵبژاردووە. تەنیا ئەوە نوێت کە سەرۆکوەزیرانی بریتانیا بە شێوەیەک ئەمڕۆ لێدوانەکانی باسی ئەوەی دەکرێت کە ولادیمیر پوتینی بە دیکتاتۆر ناوبرد ئەنیا کاردانەوەیکی ئۆتۆ لەلایەن ئوروپایەکانەوە بەڕاستی نەبینیرا. ئێستاش رووسیا ئەوێت بگەڕێتەوە بۆ قۆناغی زمانی سۆڤیەت کە هێزێکی بەڕاستی دوم هێزی دنیا بوو. ئێستا پوتین لەو فکرەدایە کە ئۆکراین و وڵاتێلی باشکەواتە کاک سەردار بۆچی رووسیا و خودی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا باس لەوە دەکات ئەوان ئامانجانەوەیە کە حکوومەتی ئۆکراینی نازی تێک بشکێنن بڕوخێنن و مەبەستی ئازاردانی هاوڵاتیانی سڤیل نییە؟ بەڵێ ڕاستی ئۆکراین حکوومەتی ئۆکراینە کە ئێستا مەشاکەی ئۆکراینە زۆر نێزیکە لە ئەوروپا و حکوومەتەکەی زۆر نێزیکە لە ئەوروپا و ئەمریکا. ئەمە باعث بووە کە ڕووسەکان ترسیان لێ بنیشە کە ناتۆ بین بە نێزیکە سنوورەکانی بێت کە هەروە ئاماژەم پێکرد. بەڵام لە ڕاستیدا ئەگەر دەکات فەرمووی باڵانسی قودرەت باڵانسی هێز خەریکە ئەگۆڕێت. ئەوەیە کە ئێستا ئەبینی چاینا چاوی لە تایوانە بە شێوەیەک لە شێوەکان و ئەوەیە کە ئامریکا لە زمانی بایدنە زۆر لاواز دەرکەوت و هێزی خۆی لە ئەفغانستان بە لاوازی کێشایەوە. پوتین کەوتە فکری ئەوەیە کە بتوانێت هێزی خۆی لێرەدا وەکو بڵێت بە یەک جەمسەری نەماوە. ئێستا بەڕاستی ئەوەی کە پوتین دەیکەنەوە چاینا دەیکەن ئەوێت بە شێوەیەک لە شێوەکان بڵێن ئامریکا ئیتر تاکە هێز نییە لە دنیادا و ئێمە ئەتوانین باڵانسی هێزەکە بگۆڕین. لێرەدا ئەوروپایەکان چون وابەستەی غازی سروشتین بە رووسیا کاردانەوەیەکی ئۆتۆیان نەمان بینی، کەس نەیبینی بەرامبەر بە رووسیا. رووسیا ئەوێت باشکەواتە لەبارەی بلۆککردنی تەواوی پارەی رووسیان لەلایەن ئەمریکا و هەروەها هاوکاری نەکردنی بەشێک لە وڵاتانی ئەوروپا و لەگەڵ ئەوەدا پشتێکردنی وڵاتانی ئەوروپا و بەریتانیا و ئەمریکا لە رووسیا ئەمانە خودی خۆی هەڵوێست نەبوون بەرامبەر بە هێرشەکانی رووسیا؟ دقت فەرمی بەڵێ ئەوەسا بلۆکیان کردە 250 میلیارد دلار لەلایەن بانکی کۆ لە ئەمریکا و بلۆک کراوە. بەڵام ئەمە کاردانەوەی ئەوەی نییە کە بەرامبەر بە رووسیا کە وڵاتێک داگیر بکات و رووسیا ئەوێت ئێستا ئەرزی ئەندام بکات و بە قۆڵی باسی دەکەن. ئەمە کاردانەوەی نییە کە دنیا چاوەڕوانیان دەکرد. کاردانەوەی ئەوەی کە هێزی ناتۆ زۆر بەوازح و ڕۆشنی وتیان ئێمە هیچ کاردانەوەیکی نظامیمان ناوێت. بنەوەینەوەکان ئەگەرێکیش هەیە کە ڕووسەکان لەگەڵ وڵاتە زێر هێزەکان ڕێکەوتنێکیان هەبێت بۆی کە هەروەکە ئەرزم کردەوە پێش ئوکراینە زۆر نقطەیەکی استراتیژیکە بۆ رووسیا، زۆر نقطەیەکی استراتیژیکە بۆ رووسیا و هەروەها چۆن تایوان نقطەی استراتیژیکە بۆ چاینا
و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتی ئێرانیش نوکتێکی خاڵێکی استراتیژیکە بۆ ئەمریکا ڕێککەوتنێکی ژێربەژێر ئەگەری ئەوە هەیە کە ئەمە هەبێت لە چەند مانگی ڕابردوودا ئەگەر دقت فەرمووی کۆماری ئێرانی ڕابردوو محمود ئەحمەدینژاد ئەوێ ئێلام کرد کە ڕێککەوتنی بینی ئەمریکا و رووسیا لە ئارادایە کە ئەمریکا چاوپۆشی بکات لە داگیرکردنی ئوکراینە لە داهاتوودا ئێرانیش لەلایەن ئەمریکاوە داگیر بکرێت ئەمە زمانی محمودی ئەحمەدینژاد بوو ئەمە گەرانە لە ئارادایە کە ئایا ڕێککەوتن لە ناو زلهێزەکاندا هەیە یا ڕێککەوتن نییە بەڵام لە حاڵی حاضردا ئێستا کە ئەیبینین رووسیا بە فعلی چووە نێو خاکی ئوکراینە و ئوکراین داهاتوویەکی زۆر نزیکە کە چاوەڕوان دەکەین کە کیفیش پایتەختی ئوکراین لەلایەن رووسیەوە داگیر بکرێت و ئەوە ناگەێنێت کە رووسیا لە ئەگەری بەتەواتی داگیرکردنی ئۆکراینیەوە لەگەڵەوەدا کۆنتترۆلکردنی پایتەخت لەلایەن رووسیاوە پێتان وایە هەڵوێستی وڵاتانی یەکێتی ئەوروپا هەڵوێستی وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتی ناتۆ و لە نێویاندا خودی ئەمریکا چی دەبێت؟ ئەوە کە ئەرزم کردیت وڵاتەکانی ئەوروپا وابەستن بە غازی سروشتی بە رووسیا و ئێستا کە ئەزانین بەژنەوەکان ئەگە بێت و شەڕێک ڕابگەینی شەڕی جیهانی سێوم بە هەڵگرستێنن بە هیچ شێوەیەک ئەم شەڕە قورسە لە ڕەوانگەی مندا ناچواتە شەڕێکی جیهانی سێوم و بە شێوەیەکی بەرفراوان شەڕەکان پەل بکێشە بۆ بینی ئەمریکا و ئەوروپا و رووسیا ئێمە ئەزانین ئەوانە چەکی ناوەکیان پێ چەکی ئەتۆمیان پێ و ئەمە شەڕێکی وەرانکە نەک بۆ بەس بۆ رووسیا و ئەوروپا و ئەمریکا بەڵکو بۆ تەواوی دنیا خەتەری لەسەرێ بە دڵنیایی و شەڕەکە بۆ ئاخرە ناچوات کە بشەڕێکی ناوەکی لێ بکرێتەوە بەڵام لە ئەساستا کە کاردانەوەی ئەوروپایەکان یا ئامریکایەکان لە حەدی ئەوە دامێنێتەوە کە ئابڵغەیەکی ئابووری بەسەر رووسیا بسەلمێنن و ئەیان وێت بەڕاستی رووسیا لە حازی ئیکۆنۆمی و اقتصادەوە شەر بکرێتە سەری و زەعیفی بکەن و زۆر زەعیفی بکەن و لە داهاتوودا کە بینیمان شەڕی بینی سارد بینی سۆڤیەت و ئامریکا کاتی خۆی بە شێوەیەکی شەڕیساد ئیکۆنۆمی سۆڤێتیان داڕوخان و لەیەکیان هەڵوەشاندەوە هەمان پلان احتمالی هەیە و ئەگەری هەیە لە داهاتوودا بە شێوەیەکی نەک و شەڕی گەرم و شەڕی چەکدار بەکو بە شێوەیەکی شەڕی ئیکۆنۆمی لەگەڵ رووسیا بکەن نەک و شەڕی چەک و شەڕی سلاح زۆر باشە سەرڕای ئەو هەموو هەڵوێستە توندانەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لە بەرامبەر هێرشەکانی رووسیادا هەیە بەڵام رووسیا بەبێ گوێدانە هەڵوێستەکانی ئەمریکا بەبێ گوێدانە سزاکان لێسادا زیاتر بە پێی زانیاریەکان لێسادا زیاتر نزیک بۆ تۆ لە کیف و پێتان وایە ئەم بێ منەتی رووسیا لە بەرامبەر هەڵوێستەکان و هەڕەشەکاندا بۆچی دەگەڕێتەوە رووسیا دەوترێت زۆر بێ منەتە لە بەرامبەر ئەو هەموو ئابلوقەی کە باسی لێو دەکرێتە سەری لە بەرامبەر هێرشەکاندا هەروە ڕاست رووسیا ئێستا بێمێنەتی دەرەکرێت بە رووسیا لەبەر چاوبین رووسیا زلهێزێکی نێودەوڵەتیە و یەکێ لە زلهێزەکانی دنیادایە لە حازی نظامیوە لە حازی اقتصادیوە لە حازی بەرفراوانی و حشیمەتەکەی تقریبا 150 میلیۆن خەڵکی تاژی رووسیا هەر لە تاریخی لە مێژوودا رووسیا وڵاتێکی مهمەوە لە هەزارەکان و تا ئێساوە لە کاتی سۆڤێت تا ئێساوە رووسیا نەقشی زلهێزی گەڕاندووە بەڵام لێرەدا کە ئێستا باس دەکرێتەوە کەەوە ئەرزم کردی ئەگەرەکان زۆرن ڕێککەوتن هەبێت لە بینی خوانە زلهێزەکان کە وڵاتەکان بە شێوەیەک لە شێوەکان بەڵانسەکان ڕابگرن هەم ئەمریکا ڕازی بێت هەم رووسیا و هەم چاینا هەروەکە ئەرزم کردێت چایناش چاوی لە تایوانە و ئەو ڕۆژ کشتێک من لە بەرچاوم کەوت لە ئەخبارەکانە چایناش فڕۆکەی ڕاست کردووە لەسەر ئەوەی کە لە تایوان نزیکی بە تایوان و ئۆتۆماتیمێکە کە لە داهاتوو گەری ئەوەی هەیە کە چاینا بەڕاستی یارمەتیدەری هەم رووسیا بێت هەم چاوی لە تایوان بێت هەر لە بەرەوەی کە ئابڵغەی ئەوروپایەکان و ئەمریکایەکان زۆر تاثیر لەسەر رووسیادانە چاینا ئەوڕۆ ئێلامی کرد تەواوی گەنمێکە لە رووسیا هەیە ئەتوانێت بیکرێت و هاوکاری رووسەکان بن لە بواری اقتصادی و ئیکۆنۆمیدا بە هەر حاڵ ئێستا کە دەبینین وەزعی ئەوروپا دوای جەنگی جیهانی دووەمە تا ئێستاوە ئەندازێ ئەمە لە شەڕێکی بەرفراوان نزیک نەبووتەوە هەم لەلایەن ناتۆوە ئێمە ئەزانین هێزێکی ئامریکایی هاتووە لە وڵاتێکی ناتۆ لێرە جێگیر بووە بە تازەگی لە دوونە لە پێرەکە لە ئەخبارەکانە ئەمان بینی کە هێزێکی زۆر هەم فڕۆکەی شەڕکەری 35 هاتوو بوو هەم هێزێکی نظامیان هێنا لێرە جێگیر بێت
ئێستا شەڕی قدرەتە هێزە پوتین دەیەوێت بڵێت کە من وەکو جاران وەکو سۆڤێت رووسیا لە حازی اقتصادی و لە حازی نظامی و ئێمەش شتێکمان هەیە بوتن بەڵام لە ئاخیردا من پێم وایە لە ئاخیردا ئەگەریش لە ئێستادا بەقاڵی معروف ڕێکەوتن نەکرا بێت بەڵام لە ئاخردا هەر ئەمریکا و رووسیا و چاینا مەجبورن ڕێبکەون و نەڕۆنە و شەڕێکی گەرمی کاک سەردار تۆ دەڵێ ڕەنگە لە کۆتاییدا مەجبور بن ئەمریکا و رووسیا و لەگەڵ چیندا ڕێک بکەون بەڵام ئەوەی کە لێسادا جێگەی پرسیار و سەرنجی زۆرێک لە چاودێران و هەروەها خەڵکیشە دەوترێت بۆچی ئەمریکا ئامادەندی هێزی سەربازی ڕەوانەی ئۆکراینیا بکە ئەو پێتان وایە کارێکی بۆچی دەگەڕێتەوە هەروەی ئەمریکا نایەوێت بەڕاستی شەڕی لەگەڵ رووسیا بکە شەڕێکی گەرم بکات هەوە کە ئەرزم بدا هەم ئەمریکا هەم رووسیا و ئەمانەت ساحێبی چەکی ئەتۆمین ئەگەر بێت و لەوێدا شەڕێک ڕوبەڕوویەک دروست بێتەوە نەک بەس رووسیا و ئەمریکا تەواوی دنیا بەرامبەر بە ئەم شەڕە وێرانکارێکی لێوێتەوە و هیچ کاتی ئەم کارە ناکات زمانێکە رووسیا نزیک زیاتر لە 150,000 هێزی نظامی خۆی بدەن نێزیکی سنووری ئوکراینە ئەمریکا هەرسە تەمامی سەفارەتی خۆی چۆڵ کرد و ناتۆیش بە دەیان جار و بە ئەلانی کرد کە هێمە هیچ کاردانەوەیەکی نظامیمان نابێت لەوەی کە ئێستا لە ئارادایە وڵاتیەکی ئەستۆنیا لیتوانیا لیتوا ئەو پۆڵەندا ئەوانیش تقریبا ترسیان لێ نیشتووە ئەگەر دقت فەرمووی ئەمڕۆ لە ئەکران و لە ئەخبارەکاندا هەم سەرۆکوەزیران ئەستۆنیا هەم لیتوانیا سەرۆکۆماری لیتوانیا لێدوانیاندا کە ئێمەش لە حاڵی ئامادە باشین و یارمەتی ئوکراین دەدەین لەوە دەترسنە دیسانەوە پوتین لە فکری سۆڤێتی جاران بێت و بگەڕێتەوە بۆ کاتی خۆی و وڵاتێلی سۆڤێتی جاران کێشەژێر ڕکێفی خۆی بەڵام ئێستادا کە ئەمریکا بیوێت بەڕاستی بەرامبەر بە رووسیا بێتەوە لە ئوکراینەوە هێز بنێرە لەوێ سەر بینی ئەمریکا و رووسیا هەڵەگرێتەوە ئەگەر دقت فەرمووی لە کاتی فەرماندانی پوتین بۆ حملەکردن و هجوومکردن بۆ سەر ئوکراین وتی هەر لایەنێک هەر وڵاتێک مداخلەی ئەم شەڕە بکات رووسیا بە تەمامی قدرێتەوە بە تەمامی هێزەوە وەڵامدەری ئەو وەڵامدەر دەبێت و دەستدانانێت ئەوە هەڕەشەیەک بوو لە ئەمریکا هەڕەشەیەک بوو لە ئەوروپا کە ئاگاتان لە خۆتان بێ ئێمە ئەگەر شەڕ پێن و دیفاع کاتی وەکو نظامی دیفاع لە ئوکراین کرد ئێمە کاردانەوەیکی تونمەنەوەی بەرامبەرتان زۆر باشە دەمەوێت وەکو کۆتا پرسیارە ڕاستت کەم کاک سەردار لەگەری پێکدادانی زیاتری رووسیا لەگەڵ ئۆکراینیا و هەروە کۆنتڕۆڵکردنی ئۆکراینیا چ کاریگەرێکی دەبێت لەسەر بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێرشەکانی رووسیا تا چەندێک کاریگەری هەیە ئێمە دەزانێت لە وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیا وابەستەی زۆر وابەستەی ئەکۆنۆمی اقتصادی بە رووسیا و بە گازی سروشتی رووسیا و لە ئوکراینە ئەمە زۆر کاریگەری لەسەر تورکیا دەبێت هەم لە حازی ئابووری و تورکیا بەرەو لاوازێکی یەکجار زۆر دەبینین ئێمە زانین لە ساڵی ڕابردوودا لیرەی تورکیا و ئەکۆنۆمی تورکیا زۆر داکەوت بەڵام ئەم شەڕە ڕاستەوخۆ تاسیری ئەبێت لە هەمان کاتیش ئەرزم کردیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا ئەوڕۆ من بەرچاوم کەوت کە ئەو لایەنە تۆنڕەوانەی ئیسلامی پیان خۆشە کە ئەم شەڕە بینی ئوکراین و رووسیا بوو کە ئەمریکای سەرقاڵی خۆ کردێتەوە ئەوان ئەیانوێت بە شێوەیە کەڵک وەرگرن و ئەبێت لێرادا ئاماژە بکەم وەکو کورد وەکو کوردستان وەکو هەرێمی کوردستان و هێزە کوردەکان لە چوار پارچەی کوردستان ڕۆژاوای کوردستان ئەبێت لەو پەڕی ئاگاداریە بن کە تورکیا یاکو ئێرانە یاکو حکوومەتی مرکزی عێراق لە ئەم ئاڵۆزێ کە بینی رووسیا و ئوکراینای پێشاتەوە ئەمریکا و ئوروپای سەرقاڵی خۆ کردەوە ئەوان نەتوانن بەڕاستی دەستدرێژێک لەسەر ئەو دەستکەوتانەیە کە کورد لە ڕابردووە بەدەستی هێناوە دەستدرێژی بکەن سەبارەت بە ئێرانیش کە ئەبینین ئێران یەکێک لە ئەسلەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتی ئێران و لە ڕابردوودا رووسیا زۆر پشتیوانی ئێران بوو بەڵام لەم مانگەلی ئاخردا کە زمانێک کە سەرۆکۆماری ئێران لەگەڵ پوتینیا دانیشت کە گەڕایەوە ئێمە بینیمان ئێرانەکان ناومێدیەکان پێوە دیار بوو لە ڕۆژنامەکاندا لە تەلەڤیزیۆنەکانی ئێراندا زۆر ناومێدیان لەوە بوو کە رووسەکان بە تەواوەتی دۆستی ئێران نییەوە پشتیان بێئەکەن بە هەمان شێوە کە ئێرانەکان هەوڵیاندا لەگەڵ چینیان نێزیک بێتەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز سەردار وەلەدبەیگی چاودێری سیاسی ئەو کات ئەندامی ڕێبەری هاوپەیمانی سەربەخۆی